بوونی هەڵکەوزایر لە پرۆگرامێکدا ئەو دەنگدانەوەی دەداتەوە. ڕاستە تەنها بۆ لایک و ڤیو بوون بە بابەتی سۆشەڵ میدیایە؟ ١٩٠ خەڵک ڕازیە لە پرۆگرامەکە. من چ کارێکت کردو بۆ بەرژەوەندی هونەرمەندان؟ پێم سەیرە بۆچی نقطەکە لەسەر دکتۆرە بەڵقیسەیە. بڕوان بەڕە سەنایەتی نییە. خاوەنی 1400 پرسیارێک حەز دەکەم کەم فەیروز چییە لای جەناب؟ مقابلەیەکی مەحکەمەکاری بوو. چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. میوانی ئەمڕۆمان کارکتەرێکە کە بەردەوام زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت. وەک خۆی دەڵێت تەنها بە 2 کاتژمێر دەتوانێت ئاوازی دەگۆرانی دابنێت. پێی دەڵێن مامۆستا و کۆمەڵێک خوێندکاری زۆر دڵسۆزی هەیە. ئێمە ئەمڕۆ لێرە هەندێک زانیاری لەسەر ژیانی تایبەتی و هونەری دەخەینە ڕوو کە پێشتر باسی نەکردو. میوانەکەم هەڵکەوت زایرە، زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستانە بۆ میوانداریتان و خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستا دانیشتوم و سپاس بۆ ئەو تەقدیمە جوانش. زۆر بەخێر بێت، ئێمە خۆشحاڵترین. با یەکەم پرسیار لە نوێترین کارتانەوە کە کوردستان ستارە دەست پێ بکەم. بەڵێ. پەیامی کوردستان ستار چییە؟ کوردستان ستار پرۆگرامێک وەکو هەموو ئەو پرۆگرامانی کە لە جیهاندا دەکرێت شانسێکی باش بۆ ئەو گەنجانی کە خولیای وتنی گۆرانیان هەیە. ئێمە لە شاشەی کوردستان تیڤیۆ بە سپاسەوە بە هەموو ستافی کوردستان تیڤی ئەو پرۆگرامان دەست پێ کردووە بە هاوکاری تەبعاً ستافێکی گەورە کە لەگەڵمانە لە دەرهێنەرەوە کاک محەممەد جەمیل و ستافی لیجنا کاک میکائیل و کاک عەبدولقەهار و دکتۆرە بەلقیس و کاک میرا و هەروە خاتودینا وەکو پێشکەشکار و کاک دەرباز و ژیلەخان و کاک وەزیر خالید ئەمە ستافێکی گەورە و غەیری ئەوانی کە لە پشتی کامیرە لەگەڵمانن لە دەنگ ئەو شانسە بۆ ئەو گەنجانەیە و دۆزینەوەی دەنگێکی نوێ کە لە کەس نەچێ. هەندێک جار لەو پرۆگرامە دەبینیت کە حەڵقەیەکدا دەبەزێت گەنجێک دەنگی خۆشە ئەبینی ئێمە 5 کەسمان وەرگرتو لەو دەنگە ئیجاب ناکە بیکینە 6 و 7 خەڵک ڕەخنە دەگرێت. ڕەخنەکانیان پێم وایە خێرایە دەبێ بوەسن تا بزانن پەیامی کوردستان ستار چییە لە کۆتادا و کام دەنگەیە دەبێتە شیاوی ئەوەی کە وەکو ستارێکی سەرەکی سیر بکرێت. بەڵام ئەتانێت چی پیشان بن کە لە یەکەم بەرنامە ڕخنێکی زۆرتان لێگیرە بەوەی کە کەسانێک هەبوون خاوەندەنگێکی باش بوون بەڵام دوور خرانەوە وەک بینیمان دوای پرۆگرام خەڵک پشتگیریەکی باشی لێکردن. دەزانی چۆنە سروشتی پرۆگرامێک کە لە شاشەیەکەوە یا کارکتەرێک کە دەردەکەوێت ئەگەر زۆر باش بێ ڕەخنەی لێ دەگیرێ. ڕەخنە لە کوردستان ستارگە لە بەروی پرۆگرامێکی بەرفراوەترین پرۆگرامە لە کوردستان کراوە زۆرترین نخبەی ناو و کەسایەتی گەورەی تێدایە لەناو پرۆگرامە. ئەو کەسەی کە دێ لە نەوعیەت ڕەخنە دەگرێ هێشتا زۆر زووە دەبێت چاوەڕێکن بزانن مەبەستی ئێمە چییە. من نایم دەنگێکی تەقلید وەکو ئەو هونەرمەندە بەڕێزانی کە هەن لە ساحەی کوردی کارەکەن هەمان دەنگ تکرارکەمەوە. ئەگەر من ئەوە بکەم چییە؟ خەڵک پێویستی بە ئۆرجیناڵەکەی گوێ بگرێ نەک کەسێک ئێستا بێوەکو مامۆستا حەسەن زیرەک گۆرانی بڵێ خۆشەکە لە مامۆستا حەسەن زیرەکە نەک لە کەسێکی تر بێوەکو گۆرانی بڵێتەوانێ. سروشتی هەموو بەرنامەکان ئەگەر سەیری زە ڤۆیس کەیت ئەو هونەرمەندان سەمیرە سەعیدوانە من دایان ناسم و کۆنتاکم لەگەڵانەیە کە دەنگێک دێت زۆر باشە معنایان و دەنگە خراپ بێ من ئاماژەشم بەوە داڕوونکردنەوەشمدا واتای نییە ئەو دەنگە خراپە واتایە ئەو دەنگە لەو نوع وەرگیاوە کفایەتە لەو ستایلە دەبێ خەڵک لەوە تێبگا مافی خەڵکیش نییە تەداخلی جوزئیەتی ستایل و سیاسەتی بەرنامەیەک بکەن هیچ کەسێک من چۆن لە حەندادەنم ئەمە من ئازادی منە مامۆستایەکی گەورە کە شعر دەنووسێ بۆ نمونە مامۆستا حەمەد سەعید حەسەن شعرێک دەنووسێ ئەو ئازادە چۆن دەینووسێ من ناتوانم تەداخلی زەوقی مامۆستا حەمەد سەعید یا مامۆستا شێرکۆ بێکەس ئەو ناوانە بکەم ئەوە حڕێتی شەخسی فکری ئەو ئینسانەیە لەناو پرۆگرامەکەش ئێمە دەگەڕێن بۆ دەنگێکی نوێ کە لە کەس لە کەس نەچێ معنای نییە دەنگێک هات کە ئێمە وتمان شانسێکت نییە یان ناتوانێ هین بیر سەرکەوتوبی ئەو دەنگە خراپە نا ئەو دەنگانە باششن بەڵام سیاسەتەکە بۆ شێوەیە بەڵام لە کۆتایی ئێمە هەمومان کار بۆ خەڵکەکەین ئەبێت شتێک بکەین بە دڵی بینەران بێ بە دڵی خەڵکی بێت 90 خەڵک ڕازیە لە پرۆگرامەکە من مافی ئەو ئێم بە بینەران و بە خەڵک دەتوانن ڕەخنە بگرن بێگومان مافی هەموو کەسێکە ڕەخنێک بەڵام ئەوانەی لە ئێمەوە لە حەسوودی و لە ئیرەی بردن بە پرۆگرامەکەەوە زۆر لە هاوکاران و هاوپیشەی ئێمە بوون نەک جەماوە لە ڕووی جەماوەرەوە خەڵکەکە زۆر ڕازیە
من شارەزایم نییە لە بواری مۆسیقا و دەنگاوە بۆ کەسانی خۆی و کەسانی پسپۆڕ بەجێڵین. بەڵێ من ئێمە کە وەکو شارەزاین لەو پرۆگرامە دانیشتین پێویستیشمان بە ڕوونکردنەوەی خەڵکێک نییە کە بەبێ بنەمادی قساکەت و قسەکانیشیان بڕوا ناکەم جێگایەک بگرێت چونکم تۆ دەبێ بزانیت ڕخنەی بنیاتر بگری کەسێک بێت خەڵکانێکی تەلەفۆن دەکەن لە هەموو ئیشێک بە جوانیشە تەرخ دەکەن نەک فەوزایەک بن جارێ خاتون ئەو خاتونێک هات بوو ئەوانە نەهاتۆتە مسابقە بەرامبەر یەک ئەوان دەیخەنە بەرامبەر یەک ئەو شتانە دەبێ بە ناوڕۆکێکی گشتی سیر بکرێ و حسابی بۆ بکرێ. بەڵام وەک سەرۆکی لیژنە پێت وا بوو ئەو خاتونە شایانی ئەوەیە کە دەرچێت بۆ قۆناغی دواتر لەبەرەوەی بینیمان خەڵکی زۆر پێی وا بوو کە شایانی ئەوەنێ دەنگی ئەوە نییە کە بڕواتە قۆناغی بکرێت. تەمەنی ئەو خاتونە 10 ساڵە لە هەموو بەرنامەیەکی جیهانی کەسێک دێ کە ینی دەنگ سنی ئەوەی تاوا نەکردووە کە 14 ساڵ یا 16 ساڵ لە سیاسەتی پرۆگرامەکە منداڵێک دڵشکاو بکەی بەبێ ئەوەی کە سەرەتایەکی ژیانە من بێ دڵنیا دەکەم ئەگەر بێت ئەو منداڵە دەرنەچوو باە زۆرتر لە ڕووی میدیایەوە ڕەخنەیان دەگرت و ڕەخنە بارانیان دەکردین. ئەو کەسەی تریش دەنگی باش بووە بەڵام ئەو خاتونە شانسێکە خۆی تاقی دەکاتەوە تەمەنێکی مناڵە لە ئێستاوە بیشکێنی هەموو ئەوێت و ئارەزوێک لەو منداڵە کوژی ئەمەش ینی دەبێ ڕایەتی منداڵ بکرێت نەک ئەوەی کە ئەو خاتونە دەرچوو بێ دەبێتە سوپەرستاری ئەمساڵ وانە لاوانەیە توانایەکی مەحدودی هەبێ و ڕێژەی ئاگاشت لێبێ لەوەی کە ئێمە ڕێژەی ئافرەت لە کوردستاندا لە ناو وڵاتی ئێمەدا بەعام کەمترە لە ڕێژەی پیاوان کە بەشداری دەکەن. بەڵام ئەمە نابێتە هۆکار زیاتر دڵی بشکێ لە قۆناغی داهاتووە گەر دەرنەچێت. نەخێر تۆ شانسێک بە کەسێک دەدەی پێم وا بێ دووەم گەنج بوو کچ بوو کە بەشدار بوو یا سێم کچ بوو زەبەت لە یادم نییە بەڵام شانسێکی پێ دەدەی خۆ ئەو کەسانی کە چوونەتە مەرحەلەی دووەمەوە بۆ نمونە 90 کەسمانەیە خۆ هەر 90 نابێتە ناچێتە مەرحەلەی سێمەوە هەر سروشتی بەرنامەکە وایە لە هەموو دنیا بەڵام دڵنیا دەکەم ئەو شتە علاقی بەوە نییە علاقی بەوەیە بوونی هەڵکەوزایر لە پرۆگرامێکدا ئەو دەنگدانەوەی دەدات و هەمیشەش وتومە ئیشەکە لەسەر منە ئیشەکەیان دەکرد لەسەر ئەوەی کە لە ناوی من بنم بەس پێیان ناکرێت بەڕاستی. باسی ئەو خاتونەمان کرد کە وتان تەمەنی تەنها 10 ساڵە. بەڵێ بۆ کوردستان ستار پێوەرێک مەرجێک یاسایەک هەیە لە چەند ساڵەوە بەشداری بکات؟ بەڵێ لە 16 ساڵیەوە ئێمە پێوەرێ مندانە بوو بەڵام کە هاتبوو ناکرێت دڵی منداڵە بشکێنی تەمەنێکی منداڵە بۆ سەرەتایە کە هاتووە ناکرێت تۆ دڵی منداڵێک بشکێنی تووشی ڕخنەیەکی زۆر واقعی دەبیت. هۆکار چییە دکتۆرە بەڵقیس وەک ئەندامێکی لیژنە لەگەڵتان بەشدارە؟ ڕاستە تەنها بۆ لایک و ڤیو بوون بە بابەتی سۆشەڵ میدیایە؟ نەخێر دکتۆرە بەڵقیس تەجروبەی دوو وەرزی تری هەیە لەگەڵ من بەشداری کردووە لە بەرنامەی زاگرۆس تیڤی دکتۆرە بەڵقیس ئەندامی لیژنە بوو دەتوانن خۆتان ببینن بەرنامەکەش بینراوە و کاتی خۆی لیژنە بۆ لەگەڵ من لە چەندین پرۆگرامی کە بەشدار بۆ دکتۆر بەڵقیس کەسایەتێکی زۆر بڕێزە زۆر شارەزایە و پرۆفیسۆرە لە مەجای خۆیدا و دکتۆرای هەیە لە مەجای هونەردا پێم وایە اختیارێکی ناجیها. ڕێز و سڵاومان هەیە بۆی بەڵام وەک دەڵێن دکتۆرە بەڵقیس هیچ ڕەخنەیەکی بنیاتنەر و ڕەخنەیەکی دروستکرد ناگرێ غەیری ئەوەی کە دەڵێت تۆ جوانیت و تۆ گەنجیت. نەخێوانیە قسەی خۆی هەیە ڕای خۆی هەیە دەیدا و ئازادیشە هەر یەکێک لە لیژنە ئازادە لەوە ڕای خۆی چۆنەڵێ هیچ کەسمان بە خاتری هیچ کەسمان ناینە سەر خاتری یەکتری بۆ دەنگێک هەر یەکەمان ئازادە لە ڕای خۆی. هیچ خانمێکی دیکە نەبوو کە پێت وا بێت شیاوە بۆ ئەوەی ببێت بە ئەندامی لیژنە بێجگە لە دکتۆرە بەڵقیس؟ پێم سەیرە بۆچی نقطەکە لەسەر دکتۆرە بەڵقیسە یانی نا لەسەر گشتی قساکەین بەس مادەم لەسەر دکتۆرە بەڵقیس جارە دکتۆرە بەڵقیس بێ جارێککە خانمیشکە بێت زۆر خانووی بەڕێزمان هەیە هونەرمەندی زۆر چاکمان هەیە کە شیاوی ئەوەن بۆ نمونە هونەرمەند چۆپی فەتاح یەکێکە لە هونەرمەندە باشەکان بە شانازیەوە گەر جارێک لە جارەکانمە پرۆگرام بکەین و بێبەشدار بێ شایەنی ئەوەیە تەجروبەکەی ئەوە دەسەلمێنێ هونەرمەندی زۆر شیاوی ترمان هەیە کە شایەنی ئەوانن لەوانەیە ناوەکانم لەسەر یاد نەبێ بۆ نمونە هانی پێشتر لە کۆڕکستار لەگەڵ من لیژنە بووە هونەرمەندانی تر بەشدار بوون هەندێک کەسیش هەیە بواری خۆی تەندروستیەن ڕێگای پێ نەداوە کە نەیتوانیوە کە بێ بەشدار بە ئەژینا دەرگای کوردستان ستار
ئەم جارەکە کرا هەر کراوە بوو ئەگەر جاریش کەش بکرێت شەرتی منیشی تێدا بم هەر ئازادە بەوەی کە بکرێت و خەڵکانی کەش بەشداری بکەن. پلان وایە بۆ سیزنی دووەم ئەندامانی لیژنە بگۆڕێن؟ من هێشتا هیچ پلانێکم نییە بۆ سیزنی دووەم، هیچ بڕیارێکم نەداوە، نازانم ئەو پرسیارە ناتوان وەڵامی دەمە لەبەرەوەی ینی وەڵامەکە ئەوەیە هیچ جارە هیچ پلانێکم نییە. باش. ئەڵێن مامۆستا لە هەموو دنیادا کاتێک قوتابیەکەی لە تەنیشت خۆی دادەنێت کە قوتابیەکەی گەیشتبێتە ئاستی خۆی. پێت وایە هونەرمەند میرە گەیشتۆتە ئاستی مامۆستا هەڵکەوت وا لە تەنیشتی وەک ئەندامی لیژنە بەشدارە؟ ئێمە هەر کەسێک لە لیژنەدا ئەنیشن هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە بڵێ ئەمانە هەمووی لە یەک ئاستن، هەر یەکەی خاوەنی تەجروبە و ئەزمموی خۆیەتی. ئێمە جۆری پرۆگرامەکەمان بەش کرد لەوەی کە نوێنەری هەموو بەشێک و زاراوەکانی تێدا بێ. بەشداری هونەرمەند میرە لەو ڕەوەیە ئەمەلێک و شانسێک بۆ ئەو گەنجانە پێش 14 ساڵ هونەرمەند میراوەکو ئەو گەنجانە بەشدار بوو لە پرۆگرامەکەدا هات دەنگی خۆی تاقی کردەوە. هەردووکیان لەگەڵ ئەو کاکە هەڵدێر پێکەوە چوونە قۆناغی کۆتایی. ئەو شانسەی هەبوو میرا یەکێکە لە چالاکترین هونەرمەندەکان کە 13 ساڵە بەبێ پچڕاندن کاری کردووە و ئاستی تێگەشتنی زۆر باشی هەیە لە هونەر و گۆرانی زۆر بەتوانای وتووە و تێکەڵاوی چەندین فیستیڤاڵاتی دەروی وڵات بووە لە ئیمارات و دوبەی و لوبنان و میسر و ینی دەتوان بڵێم لە زۆر ئەو میرەجانە خەڵاتی وەرگرتووە و ئەزمونەکەی شایانی ئەوەیدا کە ئێمە وەکو نوێنەری گەنج هەڵبژێرین بێخێنە و پرۆگرامەوە. وتە وەکو هیوایەک بۆ گەنجانە کە پێشتر میرە خۆی بەشداروەیەک بووە وەکو لە تەلەڤیزیۆنە عەرەبیەکاندا دەکرێت زۆر لە هونەرمەندانە دێنن بەو شێوەیە ئەمە نەریتێکە ئەسلوبێکە دەکرێت و بەڵام توانای هونەرمەند میرا من وەڵامەکە دەدەمە بەڵێ شایستەی ئەوەیە کە لەگەڵ ئەو لیژنەیە من و کاک عەبدولقاهیر و کاک میکائیل و دکتۆرە بەڵقیس دابنێشێ یەکێکە لە باشترین هونەرمەندەکان. ڕێزمان هەیە بۆ تەواوی ئەندامانی لیژنە و سەرکەوتوو بن. هونەری عەرەبی ڕنگدانەوەیەکی یەکجار زۆری تێدا لە ناو مامۆستا هەڵکەوت زایر بە خۆشحاڵیەوە. من حەزم لە هونەری عەرەبیە، مۆسیقایەکی زۆر ڕاقی هەیە لە لای من، ڕاقیترین مۆسیقا لە جیهان مۆسیقای عەرەبیە و من لە 1400 گۆرانی ئەگەر 500ی ئەو ستایلە بێ کە پێوترێ عەرەبی غەڵەتە تەڕەبی پێوترێ 500 گۆرانی من لەو جۆرە بێت کە من هەموو ستایلەکانم کردووە. ئاستی ناڕۆشنبیری خەڵکەکە لەوەیە لێرەدا کە دەکرێت دەڵێن عەرەبی عەرەبی ئەی ئەو ستایلانی تریکە من کردومە خەڵکانی پێشتر گلەیانە کرێسە هەموو گەنجەکان لەسەر ئەو ستایلە گۆرانی دەڵێن و دووبارە دەڵێن بە خۆشحاڵیە و مۆسیقای عەرەبی لای من مۆسیقایەکی زۆر جوانە. هیچ قەومێک هەیە لە کوردت خۆشتر بێ؟ قەومی خۆم زۆر خۆشەوێ، من بێگومان قەومی خۆم زۆر خۆشەوێ. من معاشرەتێکی زۆرم هەیە لەگەڵ عەرەب خەڵاتی زۆر گەورەی منی کردووە و بە دژی هیچ قەومێک نیم لە ژیانمدا وەگەر قەومی عەرەبیشم خۆش بێ بە مافێکی زۆر سەرەتایی دەبینم و من ئەڵمانیشم زۆر خۆش دەوێ. مشجعی منتەخەبی ئەڵمانیام کە هەر کاتە یاریکە چکم 9 ساڵ لە وڵاتە ژیاوم وەفای ئەوم هەیە خوێندن لە دراسەتی مۆسیقا لەوە فێر بووم هەمیشە کە ئەڵمانیا یاری هەبێت من مشجعی وڵاتی ئەڵمانیام. لەگەڵ تورک تێکەڵاوم، لەگەڵ قەومی فارس تێکەڵاوم، لەگەڵ زۆر قەبائیلەکانی کە هاوڕێم هەیە ئەفغانی هندی. حاڵەتێکی تەعاسوبم بەرامبەر هیچ قەومێک نییە. وڵاتی خۆشم لە هەموو وڵاتی خۆشترەوێ. باس دەکرێت لەوەی کارەکانی هەڵکەوت زایر زۆر مۆدێرنن، زیاترە تۆم بڵێم وەک دیاردەن دێن و دەڕۆن و زۆر نامێنەوە لە ناو خەڵکیدا. بۆچی ئەم تێگەیشتنە لەسەر کارەکانتان هەیە؟ بۆچی ئیشێک ناکەیت زیاتر کارەکانت وەک دیاردە سیر نەکرێت و لە ناو خەڵکیدا بمێنێتەوە؟ هەموو کارێک جۆر و ستایلی خۆی هەیە. لە 1400 گۆرانی ئەکید گۆرانی زۆر مۆدە و مۆدێرن و ئەوانەی تێدان کە ئەمڕۆ تێکەڵاوی هەموو جیهان لە مۆسیقا ئەو ستایلی کردو. گۆرانی من هەیە بۆ هەزاران ساڵ دەژی و خەڵاتی زۆر گەورەی وەرگرتووە. پێم وایە تا ئێساوانە بە کەس نەکراوە پێش من و دەدوای منیش بکرێت. وانە ئەو خوێندنەوە هەڵەیە بەڕای من. لەبەرەوە مۆسیقاکانی من و گۆرانەکانی من ناتوانێت لە سوالێکی ئاوا تەحدید بکرێ لەبەرەوەی باگراوندی کارەکان زۆرترینە. لەبەرەوە زۆر لە گۆرانەکان هەن کە بۆ هەمیشە دەمێننەوانێ نمورەی زۆرە. ناتوان من لە ناو 1400 گۆرانی ئێستا
خانی 1400 گۆرانی بەڵێ تقریبا 2 گۆرانی ماوە تقریبا بگاتە 1400 بەڵێ. ئەگەر بمانەوێت هوەرێکی کوردی ڕەسەن بناسینەوە بەڵێ چ لە ڕووی دەنگەوە چ لە ڕووی شەعرەوە چ لە ڕووی مۆسیقاوە چۆن بیناسینەوە؟ بڕوان بە ڕەسەنایەتی نییە بەر لە پرسیارەکە تەواوکەی من بڕوان بە ڕەسەنایەتی نییە لە ناو مۆسیقا نیمە جاڵەکەت دامەوەی هەر ئەوەیە بەڵێ بۆیە تم بازەحفن نەکێشی. بەڵێ لە ئێستادا هوەری کۆپی یەکجار گەماروی هوەری کوردی داوە، تۆ پێت وایە ئەمە کارێکی باشە؟ من لەگەڵ کۆپیدانیم شخصا، یعنی شخصی خۆم ڕەئی من حەقم نییە بەسەر ئەو هونەرمەندانەی کە دەیکەن ڕەخنەگرنیم، چونکە من مرۆڤێکی ڕەخنەگردیم، ڕەخنەش لە کەس ناگرم، ئەو کەسەی دەیکە ئازادە، بەڵام من لەگەڵ داهێنانی تازەدام هەمیشە. واتە گۆرانیەکانی خۆت پێ ڕەسەن نییە؟ من بڕوان بە ڕەسەنایەتی نییە لە ناو موزیک، هەر ئەو شتە تعریف ناکرێت لای من. ئێمە هەڵکەوت زایر هەمومان وەک ئاوازدانەر دەیناسین، بەڵام لێرەوە حەزەکەمەوە بخەمە ڕوو کە پاکێجی میوزیکەکانی کەناڵی ڕوودا و هەمووی لەلایەن هەڵکەوت زاهیرەوە ئامادەکراوە. ڕاستە دەڵێن بڕی 50 ملیۆن دۆلارە دووەرگرتووە بەرامبەر ئەو کارانە؟ نەخێر هیچی ڕاست نییە، هیچی ڕاست نییە. بڕپارێکی زۆرە دووەرگرتووە؟ هیچ پارێکمان نەگرتووە. پەشیمان نیت لەوەی هیچ نەخێر پارێکی نەگرتووە؟ نەخێر. لە کابینەی 4 و 5 و 6 حکوومەتی هەرێمی کوردستان پۆستی ڕایشکاری هونەریت هەبوو. لە ماوەی ئەو ساڵانەدا چ کارێکت کردو بۆ بەرژەوەندی هونەرمەندان؟ زۆر کارم کردو، زۆر توانیمان زۆر هونەری کوردی بەری ناو فیستیڤاڵاتی دەرەوە، لە زۆر وڵاتان فیستیڤاڵ بکەین، هونەری هونەرمەندی کورد بەشدار بێ. لێرە مەجالمان بۆ هونەر زیاتر ڕەخسان، ئەلبومی جوان بکەن، بە کوالیتی بکەن. هەوڵماندا یاسای مافی پاراستنی هونەرمەندان بۆ مافی داهێنانی هونەرمەندان بکەین. زۆر لەو ئیشانە کرا، وەکو ئاستێکە من ڕایشکار بووم لەوێدا، توانیمان گەنجێکی زۆر بینینە پێشەوە کە پێشتر نەبوو بەو شێوەیە، و هەتا لە بوارەکانی سینەما و بەشەکانی تری هونەریش گەشێکی باشمان بەو مەجالەدا، بەڵام بەداخەوە لە دوایەوە بەرەو کزی ڕۆی. لە کابینەی 6 حکوومەتی هەرێمی کوردستان هەڵکەوت زایر واز لە پۆستەکەی دێنێت. لەو کاتەی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی حکوومەتە، هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی من وەک خۆم لە ئەدای سەرۆکی حکوومەت بەرامبەر مەجالی هونەر ڕازی نەبووم. هەرەوە وەڵامەکەیەتی. بەپێی زانیاریەکانمان دەڵێن کە دکتۆر بەرهەم وتوێتی من پێویستم بە ڕایشکاری هونەری نییە، ڕاستە؟ دیارە ئاستی ئەگەر ئەو قسەی بڵێم وترابێ، دیارە ئاستی خۆی لەو بوارەدا بە باش دەبینێ، مافی هەر کەسێکی شاگەر وابیر بکاتەوانێ، بەڵام من وەکو خودی خۆم ئەدای ئەوم لە مەجالی هونەر بەدڵ نەبوو. هیچ کێشە و ناکۆکێکتان نییە پێکەوە؟ نەخێر کێشم لەگەڵ هیچ کەسێک نییە. خەڵک کێشە هەیە لەگەڵ من، بەس من کێشەم نییە. مصالحەم لەگەڵ نەفسی خۆم. زۆر هونەرمەندێکی هادێ، پیاوێکی هادێ، من بەغیلی و پێبم بە چتی ئەوە عەساب سارد و وەڵاهی ئەوە دەگەڕێتەوە بەوەی یەکەم شت من لەگەڵ نەفسی خۆم مصالحەم. ڕقم لە کەس نییە، ناشتوام ڕقم لە کەس بێ، ڕق وجودی نییە لە لای من ڕێز لە هەموو بوداهێنانی هەموو کەسێک دەگرم، حتا ئێستاش ئەوە بۆ چەندین ساڵ دەچێت تەحەداکەم کەسێک وشەیەکی من وەکو ڕەخنە بدۆزێتەوە لە هونەرمەندێک لە کەسێکم گرت بێ، من نیمە. ئەگەر پرسیارە بلێ کرابێ وەکو شیکردنەوە قسەم کردووە، ئەو هونەرمەندە ئەگەر دۆستمە، ئەگەر نزیکم بوێ، بەڵام من ئەو ڕوحەم نییە بەو شێوەیە، ڕق و حەقت و ئەو شتانەمە بێ. بەڵام بەداخەوە کۆمەڵی خەڵک ئیرەی بەکارەکانی من و ناوبانگی من دەبن. بابەتێکی تر کە گرنگ بوو لەم بابەتی سپۆنسەرە. بۆچی کارەکانی هەڵکەوت زایر بەردەوام سپۆنسەری هەیە لە کاتێکە چەندین هونەرمەندی گەورە و بەتوانامان هەیە کارەکانیان لەبەر نەبوونی سپۆنسەر یا باری مادی وەستانەوە؟ ناچن لەو کۆمپانیانە پرسیارێ بکەن. ئەم بابەتی سپۆنسەرە کە هەڵکەوت زایر بەردەوام سپۆنسەری هەیە، پەیوەندی بە پۆستی پێشووی بەڕێزتان نییە لە حکوومەتە؟ من 10 ساڵە لە حکوومەت نیم، 10 ساڵە لە حکوومەت نیم، بەڵام ئەبێ ئەوە لێک بدەنەوە هەڵکەوت زاهیر ناوێکە بڕاندە ئەمڕۆ ئەکید خەڵکەکان حسابی کەسایەتی من زۆر دەکەن و بێگومان زۆر لە شەرێکان سپۆنسەری بەرهەمەکانی منەکەن لە ڕووی سەرکەوتنی و بەرهەمانەی کە بۆ هونەرمەندانم کردووە، و هەمووی شایەت حاڵن، هەموو ڕقەمی ناو ساحەکەن هەمیشە. ئێوە بەڕێستان دەڵێن ئێمە براندین، تۆ
تۆ خۆت پێت وایە براندی یا ئەم نازناوە خەڵکی لێ ناوێت؟ نازانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوانێ. ئەبێ ئەم نازناوە خەڵک لێت بنێت. زانی هەندێک شت هەیە دەبێتە سروشتی ئیشەکان. کارێکم هەیە کە من کرد بێتم دەنگدانەوەی نەکرد بێ دەنگدانەوەی نەبێ، یعنی وەکو من لێرەدا پرسیار لە جەناب دەکەمەوە. کارەکانی من هەمیشە دەنگدانەوە هەیە، هەمیشە دەچنە تۆپ و ناوی بانگیان هەیە. دەلالەت لە لای منەکە. زۆر کەسیش هەیە دێتە پێشە بە 7 ساڵ مەشهور نابێ. ئەو هونەرمەندانەی دێن لەگەڵ من کارەکەن توانای خۆیان ئەکید یەکەم هەنگاوە توانەکانی منیش ئەو حەقیان پێدەدا کەم شوهرەتەکانیان زیاتر دەبێ و زووتر دەچن ناو خەڵک. وازم کافی بوو بۆ وەڵامەکە. ئەمەیە بگەڕێمەوە سەر کوردستان ستار. پێت وایە بەشداریکردنی ئەندامانی لیژنە عەبدولقادر زاخۆیی و میکایل و دکتۆرە بەڵقیس و میرا لە یەک ئاستایە؟ هەر یەکە و کارکتەری و کەسایەتی خۆی هەیە. هەر ئەوەندە وەڵامەکە هەر یەکە و کارکتەر و کەسایەتی خۆی هەیە. تاریخی هەندێک کەس هەیە وەکو مێژوو درێژترە، توانای هونەریش هەیە باشترە، هەمویان هونەرمەندی باش و بەڕێزن. پرسیارێک حەزەکەم کەم فەیروس چییە لای جەنابێت؟ فەیروس ئەو هونەرمەندە گەورەیە کە یەکێکە لە شانازیەکانم ڕۆژە ڕۆژان کارم لەگەڵ کرد و زۆرم خۆش ئەوێ حەزم زۆر بەدەنگێتی. فەیروزێکی تریش هەیە دیسان زۆرم خۆش دەوێت. ئێمە باسی فەیروزەکەی ترەکەین. هەرەوەندە زۆرم خۆش دەوێت. دەستە خۆش بێ. ئێمە هاتینە کۆتایی بەرنامە دوانسە دواوتەی جەنابێت. زۆر سپاس دەکەم بۆ جەنابەت، بەڵام دەڵێم ئەوەی کە لە پشتی ئیعدادی ئەم بەرنامەیەوە بوو زۆرتر مقابلەیەکی مەحکەمەکاری بوو. یعنی پێم خۆش نەبوو لە ستایلی مقابلەکە، هەرچەندە من وەڵامەکانم هەمووی دایەوانێ. پێم خۆش بوو بەرنامەیەک بێت کە بتوانین زیاتر شتی تازە بە خەڵک بڵێن، نەک ئەوەی وتیان ئەوەی ڕخنەیان کرد ئەوەی ئەوەیان کرد. ئەم جۆرە پرسیارانە بەڕای من بەڵام لە کۆتایی ئەمە پرسیاری خەڵکە، ڕخنەی خەڵکە. ئێمە ئەمانەیە پێم وانەیە خەڵکە ئەگەر پرسیاری خەڵک بێت دەتوانێت ئینسان بە زۆر جار وەڵامی پرسیاری خەڵک بداوەتەوە. وەکو ئاماژەم پێدا هەندێک شت هەیە. من سروشتی من وە هەیە من تۆڕە دەبم لە هیچ پرسیارێک بە ئارامیش وەڵامی هەمووی دەدەمەوە. من سپاسی خاتونێکی کو بەڕێز دەکەم بە شیرینی هەموو پرسیارەکانت کرد بە جوانی کردت، بەڵام ڕخنە ئاراستەی ئامادەکاری بەرنامەکە دەکەم کە زۆر محکەمەیی بوو. ئەوە برادەری خۆتە ئامادەکاری بەرنامەکەم ئەو شەڕە بۆ خۆتان ئەبێت فێر بێت لەگەڵ ئەو کەسانی کە ڕای من وایە ئەوە بەرنامانەکە لەگەڵ هەندێک کەسایەتی دەکەیت زیاتر بێ بتوانێ چی تازە هەیە، چ فکرێکی تازە هەیە بۆی بیدا بە خەڵک باسی لێوە بکە. بۆ نمونە کاری نوێی من چییە، بە چه ئاراستەیە گەڕاکار بۆ چ شتێکی کاکەم. هەر ئەو پرسیارانەی خەڵک و ڕخنەی خەڵک و ڕخنە کۆتایی نایە بەرامبەر هەڵکە و زایر هەر دەمێنێت. لەبەرەوەی تا وجودی من لە کار بم خەڵکانێک هەن لە بوارێکی مندا کار دەکەن ئیرەی دەبن. ئەمە وەڵامێکە بۆ هەمیشە ئێڵم و منیش قەت نای خوێنمەێک یان لێگرم چونکە منطقی تێدا نییە. زۆر سپاس. لەوەی هەر ئەوەش بێ کە خەڵکەوت زایری تام ئاستەهێناوە تا بێگومان زۆر سپاس بۆ جەنابەت. خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابەت ئەم دیدارم سازدا. زۆر سپاس بۆ بەڕێزیشت. زۆر خۆشحاڵ بووین، زۆر گەورەت کردین. هیوای سەرکەوتن بۆ بەرنامەی کوردستان ستار و تەواوی ستافی بەرنامەکە سەرکەوتوو بن. هاتینە کۆتایی بەرنامە و هەموو دووشەمانێک چاڕەی بەرنامەیەکی نوێ بن و خواتان لەگەڵ.